ئەینەی چییەوە بە سۆز و سازی بۆچ تۆش وەکو ئێمە عیشقبازی یا مەحرەمی ڕازی عاشقانی بۆ ئاهی دەرونی تەرجمانی لە بڕێزە دڵی زەعیف و زارم لەو عیشقە مەئالی ئیسترابە لەو تایە کە پێوە بێقەرارم لەو سەممە کە مهلکی شەبابە ئامالی عەزیزی نەوجەوانیم پاماڵی مەزالیمی زەمانە هەر سانیەیەک لە زیندەگانیم عەسرێکی هەموو خەمی جیهانە ئەینەی دەبە نەغمەی خرۆشان ئەم ناوە بەجارێ پڕسەداکە بۆ ڕۆحی شکستە باڵی ناڵان لاوانەوەیەک بە کوڵ ئەداکە